ئەمە دیمەنی یەکێک لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمە کە ژمارەیەکی زۆر هاوڵاتی بۆ ڕایکردنی مامەڵەکانیان لە شوێنێکی بەرتەسکدا کۆبوونەتەوە و قەرەباڵغیان دروست کردووە. دووبارە بوونەوەی ئەم دیمەنانە لە کاتێکدایە ماوەی چەند ڕۆژێکە بە بیانووی دووبارە بڵاوبوونەوە و تەشەنە سەندنی ڤایرۆسی کۆرۆنا لایەن لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە دەرگای مزگەوتەکان داخراونەتەوە. ئەمە لە کاتێکدایە زۆربەی شوێنە گشتەکان و بازاڕ و مۆڵەکان کراون و قەرەباڵغیەکی زۆر لەو شوێنانەدا بەدی دەکرێت. هەر ئەمەش خەریکە بێمتمانەی خەڵکی بەرامبەر ڕێو شوێنە خۆپارێزیەکان دروست دەکات. هاوڵاتیان داواکارن لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزاندا دەرگای مزگەوتەکان هاوشێوەی شوێنەکانی دیکە بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بکرێنەوە. وەک شوێنەکانی کە کراوەتەوە بە مزگەوتەکان بۆی دێ عیبادەت و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بۆی یعنی هۆڵەکان کراوەتەوە مۆڵەکان کراوەتەوە بازار هەیە هەموو شوێن هەیە بەس مزگەوت نییە قەیچێکە بە ڕێنمایەکان مزگەوتەکانیش ما بگە بۆ عیبادەتی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە حکومەتەکەی لە وەزارەتی تەندروستی و مزگەوتەکانی بۆ ئەم مسلمانە بۆ مانگی پیرۆزە مزگەوتی وا بۆ 500 600 700 نەفەر نوێژی دیار کردو من خۆم ئاگادارم کە نوێژم دیار کردنەوە لەخوا بەزای بێکێ ناتۆتەوە بڵێ من توش بوومە سوپاس سای بخۆ دالێنەوە داوا لە وەزارەتی ئەوقاف و حکومەتی هەرێمەکەین بەتوانیکان مزگەوتەکان بکاتەوە لەبەرەوەی مزگەوتەکان هیچ ڕێگریە ڕێگری دروست نەکردووە کابراوەتی ببێتە مای نەخۆشی بۆ ناوچەکە هیچ کەسێکمان نەبیستووە هیچ کەسێک ناڕازی نەبووە بەڵام ئێستا زۆری شوێنەکان کراوەتەوە ئەوەی کە داخراوە مزگەوت و قوتابخانەکانە داواکانی لە حکومەتی هەرێم هەم مزگەوتەکان هەم قوتابخانەکانمان بۆ بکاتەوە بەڕاستی ئێمە ینی خەڵکە تەواو نیگەران وەکو مسلمانان داواکارین لە بەڕێز وەزیری ئەوقاف و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە پەیوەندیدارەکان کەوا بڕیار بدەن بەکردنەوەی مزگەوتەکان بەڵام لە ژێر چاودێری و ڕێنمایە تەندروستیەکانە. مزگەوتەکانش وەکو ئەو ناوەندانەی تر وەکو شوێنەکانی تر شانی ئەوەیە کەوا بکرێتەوە و مسلمانان بتوانن عیبادەت و خواپەرستی تیا بکەن چونکە هیچ با بڵێن شتێکی ئاسایی نییە لە هیچ ڕوویەکە و منطقی نییە کەوا بە تایبەت مزگەوتدا بخرێت لەم کاتەیە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت تاکە جێگەیەک کاریگەری ڕوحی لەسەر دەرونی هاوڵاتیان دروست بکات بە تایبەت لە چەقی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستاندا تەنیا مزگەوتەکانە. هەر بۆیە چیتر ناکرێت بە بیانووی جۆرە و جۆرەوە دەرگای مزگەوتەکان بە داخراوی بمێننەوە. تاکە جێگایە کە ئینسانەکان و خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بیانەوێت کە دڵ و دەرونیان ئاسوودە بێ و دڵ و دەرونیان خۆشی تێ بکەوێ و لەو قەیرانەی کە تووشیان بووە دەرگای مزگەوتەکان و ماڵی خوایە. بۆیە ئەبێ ئێمەی مسلمان و داوا بکەین و بەرپرسانی حکوومەت و دەسەڵاتداران بزانن کە بە زووترین کات ئەو قەیرانەی کە دروست بە و دڵ و دەرونی خەڵکی تیا نائارام بووە ئەبێ دەرگای مزگەوتەکانیان بەڕوودا بکرێتەوە وەکو خوای پەروەردگاریشە فەرمێ ئەلا بذکری الله تطمئن القلوب. مزگەوت لە حاڵەتی یاساییدا بە یەکێک لە شوێنە هەرە خاوێن و پارێزراوەکان لە ڕووی تەندروستیەوە دادەنرێت. لە ئێستاشدا کە پەتای کۆرۆنا لە ئارادایە و هاوڵاتیان بە گشتی هۆشیاری خۆپارێزیان وەرگرتووە لە مزگەوتەکاندا زیاتر ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ دەکرێن و کەمترین مەترسی دروست دەبێت. هەر بۆیە داواکاری کردنەوەی مزگەوت لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزاندا با ڕەچاوکردنی ڕێکارە تەندروستیەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام.